ڕات بەرامبەر ئەنجامدانی ڕێفراندۆم چییە؟ ئایا لەگەڵ سەربەخۆیی کوردستان دایت؟ ناوم ئارەزوو عەلیە، وەکو ڕایەکی کورد، وەکو نەتەوەی کورد پێم خۆشە ڕێفراندۆم بکرێ، بەهۆی ئەوەی ئێمەش پێمان خۆشە ببین بە دەوڵەتێکی سەربەخۆ و ماف و حقوقی تایبەتی خۆمان هەبێت. کەس نییە دەوڵەتی کوردی نەبێت و ئەم هەمت حاضری بوو مەسەلا ڕێفراندۆمی دەنگی خۆ بدەن بەلێ و ینی کەسی نییە کە کوردینی نەبێت یان دەوڵەتە کوردینی نەبێت یان نەبێت کورد هەبێت یان نەبێت کورد سەر نەکەوێت هەموو کوردین و بەدەلا عەرەبێک حکومت بکات مەتید سەرۆک بەرزانî ڕئیسی ما و حکومت بکات و مەمانع نییە بۆ ڕێفراندۆم و ئەم هەمت حاضری جی بێژێ بەلێ بۆ ڕێفراندۆم و از تمو گندگی خلک باکوور کردستان ما ام پشگیری رفراندوم دکین و میلیون جر ام دبیجن بله و بله و بله کاوای لهمو هاوڵاتیانی گەلی کوردستانەکەم ڕێفراندۆم بکەن بۆ سەربەخۆیی، چونکە داواکاری هەموو کوردێکی بە شەرەفە. من ناوم مامەد سیاوان، قوتابی بەشی یاسام قۆناغین و پێم وایە ڕێفراندۆم مافێکی هەموو تاقیکە، مافێکی سادەترین مافە، بۆیە پێویستە هەمومان لە 25 نۆ بەرەو دەنگان بڕۆین و بڵێین بەڵێ بۆ سەربەخۆیی کوردستان. ڕێفراندۆم دەرفەتێکە زێڕینە بۆ ملەتێمەی کورد. ئەف دەرفەتە بۆ ماڵێ بێتەڤە ئەم vê دەرفەتێ دەستخۆنە دەین. داخوازە من لە هەر تاکێکی کورد هەیە 25 نە چتە سەر سندوقی دەنگدانێ و بەلێ بۆ ڕێفراندۆمێ. ئەوێت بێژیت نەخێر بۆ ڕێفراندۆمێ ئان بنویسیت نەخێر بۆ ڕێفراندۆمێ، نەخێرە وان چ جیاوازیت گەل عەرەب و تورک و فارسا نینە. من وەکو تاکێکی کورد دەنگ دەدەم بە بەڵێ بۆ ڕێفراندۆم و هیوادارم لام و کوردێک کە دەنگ بدەن بە بەڵێ بۆ ڕێفراندۆم بۆ سەربەخۆبوونی کوردستان.